نێکستێپ دەستپێکی هەنگاوی داهاتوو. شانیا خەسڵاو سڵاو لە تۆش زۆر بەخێر بیت یان بەخێر بیتەوە بۆ نێکستێپ. زۆر سپاس سەلامت. ئەم دانیشتنەمان زۆر جیاوازە لەگەڵ پۆدکاستەکانی کەیە چکە دانیشتنێکە ڕابردوو لەگەڵ ئێستایا پێکەوە گرێیاتەوە. چیرۆکەکە لە ڕابردووە ڕوویاوە ئێستا چیرۆکەکە بە جۆرێکی در بەردەوامی هەیە و بە گەشە سندوی لەگەڵمان ئاژی. من حەز ناکەم با بڵێن لە سینەمای ئاڵێن سپۆیل، من حەز ناکەم چیرۆکەکە تێک بم نەتوانم ڕێک و پێک وەکو خۆت باسی کەم، بەس باسیەوەمان بۆ بکە چۆن نێکستێپ بناسی. ڕاستیەکەی من لە ئەو مەکتەبەی کە لێی بووم، ئەو ئامادەیی کە لێی بووم لەگەڵ بەڕێوبەرەکەمە هاتین بۆ نێکستێپ. ئیتر لەوێ دکتۆر ڕامانم ناسی، هەروەها زۆر ڕایژم پێ کرد کە من چی بکەم بچمە چ بەشێک باشە بۆ من. بەڕاستی من خۆم لە نێکستێپا دۆزیەوە. دوای ئەوە وتی پەیمانگای برایتێ ئەتوانی بچی بۆ ئەوێ تۆزە بگەڕێنەوە داوە تۆ ئەڵێ لەگەڵ دکتۆرەکەمە خەڵک ڕەنگە نەزانێ دکتۆرەکەت کێیە و لە کوێوە هاتووی، ینی حەزەکەم ئەو چیرۆکەی کە پێش پۆدکاستەکە باسمان کرد کە تۆ لە ناو گێرمە و کێشەی خودی کێشەکانی سعیکردن و ئەوانەی پۆلی 12 دەلایەکی ترەوە تووشی نەخۆشیەکی نەخوازراوی شێرپەنجە بوویت و یعنی بۆ بە ئازارێکی بەردەوام هەردوو ئازارەکە بە یەکەوە گەورە بێ. لەوێوە تۆ لەگەڵ دکتۆرەکە تایەی بۆی ئێرە لێرە چی ڕۆیان؟ بەس مەبەستی من کە باسی دکتۆرەکەم کرد، باسی دکتۆر ڕامانم کرد کە لە نێکستێپ بوو. ئەگەر من هەر لە سەرەتا باسی پۆلی 12 خۆم بکەم، سەرەتا زۆر ئاسایی پۆلی 12 بڕێ، هەتا نیوەشی زۆر باش ڕۆشتم. دوای ئەوە کە زانیم نەخۆشم ویستم واز بێنم، یعنی 4 دەور هەمووی پێیانەوتم کە واز بێنم و نەخوێنم ساڵێکی تر هەوڵ بم ئەگەر بتوانم. بەڵام من کۆڵم ناوازم نێناوتم هەر ئەتوانم و هەر ئەشیکەم و لەخوا بە زیابە کردیشم. بەڵام نێکستێپ بووە ئەوەی کە من بتوانم زیاتر هەوڵ بم، زیاتر پەرەبەوە بم کە خۆم ئەمەوێت. ئیتر دوای ئەوەی کە پۆلی 12 تاوە کە ڕاستیەکەی ئەو دەرەجێ نەبوو کە خۆم ئەمویست، بەڵام نێکستێپ هاوکارێکی زۆر باشی من بوو کە بتوانم خۆم بدۆزمەوە هەم لەو پەیمانگایی کە ئەمەوێت و هەم لەو بەشەشی کە خۆم دڵخوازم و ئەمەوێت. ئێستا بەشەکە و چی هەڵبژار هەستەکەم پەیوەندی هەیە بە ئەو کاتەوە. چۆن هانی فێرخوازانی پۆلی 12 کە بەشداری ئەم پێشانگایە بکەن و پێشانگا هاوشێوەکانی چۆن نەتوانێت گۆڕانکاری لە ژیانیان دروست؟ عادەتەن خۆی کە تەلەبە پۆلی 12 ڕاستیەکەی تووشی حاڵەتێکی نەفسی ئەبێت، ئیتر چ ئەگەر زروفەکەت ئاسایی بێت یان ئاسایی نەبێت. بۆیە بەڕای من هەر خوێندکارێکە دەرچووی پۆلی 12 ئەتوانێت بێ سەردانیان پێشانگایە بکە، چکە خۆت ئەدۆزی. تو ئێستا من خۆم شخصیەکێک بووم لە خوێندکارانەی کە نەمەزانی چ بەشێکم حەزەیە، کە نەمەزانی خۆم لە چیا ببینمەوە. بەڵام ڕاستیەکەی کە هاتمە نێکستێپ زانیم کە بەشی دڵخوازی من چیە، زۆر هاوکارم بوون کە من ئەو بەشە هەڵبژێرم کە خۆم ئەمەوێ. ئیتر ینی بەڕاستی تەلەبە کە بتوانێت دەربچێت لەو پۆلی 12 لەو قۆناغی ژیانیا، پێویستە یەکێک هاوکاری بکە، یەکێک دەستی بگرێت، چکە هەنە کات خۆشت نازانیت کە لە چیا باشیت، لە چیا سەرکەوتوو ئەبیت، پێویستە ڕایش بێکێک لە خۆت باشتر بکەیت. بۆیە بەڕای من پێویستەکە ینی هەموو دەرچێکی پۆلی 12 ئێرە ببینێت و بێ سەردانیان پێشانگایە بکە. شانیا جا من چەند پیرۆزباییەکم هەیە بۆت. یەکەم پیرۆزبایی ئەوەی کە لەو نەخۆشیە ڕزگارێک بووە و ئێستا ئازاد لە نەخۆشیەکە ژیان بەسەرەبەی ئەمە هەواڵێکی زۆر خۆشە بۆ هەمومان. دوو هەماواڵەوەیە کە ئەو سکۆلەرشیپە دووەرگرتووە و پیرۆزبایی لە یەکەم کە لەوێ دەستی کردووە بە خوێندن. سێهەمیان ئەوەیە کە بەم زوانە پیرۆزبایی لێ بکەین کە ببیتە پەرستارێکی سەرکەوتوو و ژیانی کەسانی ئازیزی وەکو خۆت ڕزگار بکەیت. من هەر لە ئێستاوە ئەتوانم بە حکمی پەیوەندیەکانی خۆمەوە ئەوە پێ بڵێم کە ئەگەر حەزیشلەوە بوو کە لە هەمان خەستەخانە بەردەوامبی لە خزمەتکردن ئەو بەجێ بێڵە بۆ ئێمە بەدڵنیایی. ڕاستیەکەی ئەو ڕۆژەی کە بڕیاری ئەوە ما بم بە پەرستار وتم ئەم جارەوەکو نەخۆش نایەمەوە خەستخانەی هیوە، ئەنی ئەو بڕیارە ما و هەر من لەبەر ئەوەش چوومەوە پەرستاریە، چکە بەجددی هۆکارێکی زۆر گەورە بوو کە من خۆم لە پەرستاریا ببینمەوە. خۆی قورسە زۆر قورسە بەڕاستیەکەی، چکە تۆ خۆت ئەوێت بینیوە ئەزانی چۆنە ئازارەکە. ینی هەنێ جاروە ئەوە ڕووەیە، چکە هەمومان بەداخەوە زۆربوونی ڕێژەی شێرپەنجە وای کردووە کە تقریبەن هەموو ماڵێک هەموو عایلەیەک کەسێکی هەبێ. ئێمە بەداخەوە لە ناو خێزانی خۆمانە
من براشم و باوکیشم توش بوون لەخوا بە زیابێ براکەم ڕزگاری بوو بەڵام باوکم هەر بەو نەخۆشیە کۆچی دوایی کرد کە ئەمە بەڕاستی کارە ساتە وای لێ هاتووە کە ئەم هەموو ڕێکارە ژینگەیانە بەڕاستیە بێ 3 ئەوەنە و 4 ئەوەنە بکرێنەوە چونکە خواردنی پیسم و ئەو هەوای پیس و یعنی هەموو ئەو هەڵسوکەوتە خراپانەی کە لە دژ ژینگەنوا کات ئەم جۆرە نەخۆشیە دروست من حەزەکەم گوێم لە ئاخر پەیام و ئاخر وتەی تۆ بێت بۆ خوێنکارە هاوڕێکانت بۆ خزمەکانت بۆ ئەوانەی کە ئێستا گوێیان لە دەنگمانە پەیامت چییە بۆیان هەم لە ڕووی ئەوەی کە چۆن لە بەرامبەر ئەو جۆرە نەخۆشیانەیە خۆڕاگر بن تا ژیانیان بۆ بگەڕێتەوە کوتۆی ئازیز و چۆنیش بتوانن کۆڵ نەیەن بۆ داواکاریەکانیان لە ژیانە دەست خۆش بێ ڕاستیەکەی هیچ پێویست ناکە کە ئەچیتە پۆلی 12 خۆ تووشی نەفسیەتێک بکەیت کە ئیتر تۆ بە هەموو شێوێک لە ژیاندا ببڕیت 12 ئەوە نییە کە تۆ ئیتر لە هەموو ژیانەدا ببڕیت و ئیتر واز لە هەموو شتێک بێنی ئەسڵەن 12 دەستپێکێک ژیانەکە بۆ تۆ من بەڕای خۆم هیچ پێویست بۆ نەفسیەتە ناکە کە نەفسیەتی ئینسان تێک بات هیوادارم هەر دەرچووکی پۆلی 12 بۆ ساڵانی داهاتوو بێ بۆ ئێستا بێت سەردانی ئەم پێشانگایە بکات چکە بەڕاستی خۆتی تیا ئەدۆزیتەوە بەڕاستی هاوکارێکی زۆر باشی خوێنکارانە من هیچ شتێکم نەماوە بیڵم ڕاستیەکەی هەر ئەوەنا سوپاس و پێزانینم هەیە بۆ ئەوانەی کە هاوکاری من بوون کە من ئێستا بتوانم لێرە لەگەڵ تۆ گفتوگۆ بکەم زۆر سپاسی دکتۆر ڕامانەکەم و زایدەن ڕاگری پەیمانگاکەم پەیمانگەی تەکنیکی پیشەی برایت کە بەڕاستی ژینگەیەکی زۆر جوانیان بۆ فێرخوازەکانیان دابین کردووە لە ڕووی مامۆستاوە لە ڕووی تاقیگەی باشەوە لە ڕووی تەعاملکردن لەگەڵ فێرخوازەکانیانە بەڕاستی من شانازیەکەم کە فێرخوازی ئەو پەیمانگایە حەزەکەم ئەمەش لێرەوە بڵێم بۆ هەچ کەسێکە بینەرمانە و دەرچووی پۆلی 12 ڕەنگە بێتە پەیمانگاکەی ئێمە لە پەیمانگای برایت 2 شەهادە وەرەگرین هەم شەهادەی زمانی ئینگلیزی و هەم ئەو شەهادەی کە لە بەشەکەی خۆمانە ئەی خوێنین یعنی ئەگەر من دەرچوو بم لە پەیمانگای برایت ئەو کاتە من 2 شەهادەم هەیە لە بری شەهادەیەک حەزم کردەوە و ڕوونکردنەوەیش زۆر باشە کەواتە من لێرەوە بەناوی خۆمان و نێکستێپەوە سوپاسی هاوکار و پاڵپشتمان کاک دکتۆر ڕامانەکەین لە ئۆفیسی هەماهەنگی و بەدواداچوون ئەم ساڵیش زۆر پشتیوانی ئەم ئیشیان کردووە و بڕیار وایە بە هەماهەنگی لەگەڵ ئۆفیسی هەماهەنگیە ئەم با بڵێن مبادرەیە درێژەی هەبێ بە درێژایی ساڵەکە فرسەت بۆ کەسانی وەکو تۆی ئازیز دروست بکات زۆر بەخێر بێ بۆ نێکستێپ زۆر بەخێر بێ بۆ پۆدکاستەکەمان زۆر خۆشحاڵە کە دیکە لێرە بینین ڕۆژێکی خۆش.